بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. هل بابتي بانگدان دمێنینەوە و باسی هەندێکی دیکە لە ئادابەکانی بانگ و قامەت دەکەین. خاڵێکی دیکە لە باسی بانگدان و قامەتکردن ئەوەیە کە ئەو کەسەی کە بانگ دەدات چاک وایە و سونەت وایە هەمان کەسیش قامەت بکات، هەرچەندە عولەما و زانایان بە دروستی دەزانن ئەگەر کەسێک بانگدا وەک دەڵێ قامەتکەرەکە کەسێکی دیکە بێت، بەڵام چاکتر و باشتر وایە ئەو کەسێک کە بانگی دەدات هەمان کەسیش قامەت کات. و هەروەها ئیمامی ترمذی دەفەرمێت والعمل على هذا عند أكثر أهل العلم أن من أذن فهو يقيم. دەفەرمێت زۆرینەی زانایان ڕێککەوتوون لەسەر ئەوەی کە ئەو کەسەی بانگی دەدا هەمان کەسیش قامەت دەکا. بۆیە ئاساییە ئەگەر کەسێک بانگدا و قامەتکەرەکە کەسێکی دیکە بێت، بەڵام ئەگەر بکرێت هەمان ئەو کەسێک کە بانگی داوە قامەتیش بکات باشترە و چاکترە. کەی قامەت دەکەین؟ تەبان وەکو دەرسی پێشووتریش باسمان کرد، نێوانی بانگ و قامەت کاتێکی دیاریکراوی بۆ دانەندراوە. ئەو جیاوازیە کە هەیە لە بینی بانگ و قامەتدا، بانگ دەدرێت هەتا قامەت دەکرێت و جەماعەت دەکرێت، کەوتۆتە سەر حاڵ و ڕێککەوتنی ئیمام لەگەڵ مەئمومەکانی کە لە هێندێک شوێن و لە هێندێک بارودۆخ و حاڵەت و جێگادا بێگومان دوای بانگدان خەڵک لەوانەیە تۆزێک بە تاخیری بتوانێت بگاتە مزگەوت، بۆیە چاوەڕوانیکردنەکە زۆرتر بێ باشە. و ئەو شوێنانەش و ئەو جێگایانەش کە مەئمومەکانی عادەتەن زووتر حازر دەبن و زووتر ئامادە دەبن و وەک دەڵێ سەلیقەی ڕاوەستان و چاوەڕوانیکردنیان نییە، بێگومان ئەو کاتە قامەت زووتر بکرێ چاکترە. بەڵام لە هەموو حاڵەتەکاندا دووپاتی دەکەمەوە، هەمیشە لەو مزگەوتەکان و لە شوێنی جەماعەتکردنەکاندا قامەتکردن بە پلەی یەکەم دەگەڕێتەوە بۆ فەرمانی ئیمام. ئیمام تەوقیتەکە دادنێ و چاکتر و باشتر وایە ئیمام فەرمان بکات بە قامەتکردن بە پێی وەک دەڵێ ئیمامەکەش بە پێی حەزی خۆی نا، بە پێی ئارەزووی خۆی نا، بەڵکو بە پێی مەسلحەت، بە پێی بەرژەوەندی و بە پێی خوێندنەوەی بۆ مەئمومەکانی و بۆ بارودۆخەی کە ئیمامەکە ئیمامەتی تێدا دەکات. جاری کەش باسمان کرد، جاری وا هەیە لەوانەیە ئیمامەکەەوە بە پێویستی بزانێ زوو قامەت بکرێت، بارودۆخێک لە گۆڕێ، پێداویستێک لە گۆڕێ، مەرزنی ئللا چاوەڕوانی دەقەی سەعاتەکەی بکرێ. و هێندێک جاریش دەقەکان تەواو دەبن، دیسان بارودۆخێک پێویست دەکات چاوەڕێ بکرێت، ئەو کاتەش ئەگەر لە کاتی خۆیدا تێپەڕی دەبێ مەئمومەکان ئەوانەی کە لە مزگەوتدانە بەلایەنەوە ئاسایی بێت، کەواتە قامەتکردن وە کاتەکەی تەوقیتەکەی بەدەستی ئیمامە، بەڵام ئیمام بەپێی وەک دەڵێ دەوروبەرەکەی خۆی و واقعەکەی خۆی بڕیار لەسەر کاتەکەی دەدات. بابەتێکی دیکە زۆر گرینگە ئاگامان لێی بێت، ئەگەر بانگ درا تەبعاً چوونە دەر لە مزگەوت یا لەو نزیک مزگەوت کارێکی ناپەسەندە و نەگونجاوە، وەکو مەگەر کەسێک تەبعاً عوزری هەبێت ئەوە جیاوازە، یان کەسێک دەردەچێت دوای بانگدان بەڵام دەزانێت فریای جەماعەت دەکەوێت، ئەوەش ئاساییە. بەڵام تۆ لە ناو حەرەمی مزگەوت دای بانگ دەدا لە مزگەوت دەچێت دەرێ بەبێەوەی جەماعەتی بکەیت، ئەوەیان نەهی لێکراوە و قەدەغە کراوە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت کە ئەبوو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێت ئیذا كنتم في المسجد، ئەگەر ئێوە لە ناو مزگەوت دابوون، فنودیە بالصلاة، بانگتان کرا بۆ نوێژ، بانگی نوێژ درا، فلا يخرج أحدكم، با هیچ کەسێک لە ئێوە لە مزگەوت نەچێتە دەرێ حتى يصليا، هەتا نوێژێ دەکات. تەوان فەرمودەکە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە صحیحە. و هەروەها
یەکێکی دیکە لە فەرمودەکان کە ئەبوو هوڕەیرە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت خەرەجە رەجل من المەسجد بعدما أذن المؤذن پیاوێک ڕۆژێکیان چووە دەرێ لە مزگەوتە دوای ئەوەی کە بانگدەر بانگی دابوو فقال أما هذا فەرمویان ئەوە فقد عصى أبا القاسم صلى الله عليه وسلم فەرمویان ئەوە پێچەوانەی ئەمری ئەبا القاسم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوڵاوەتەوە کردارەکەی کردارێکی ناشایستە و نەگونجاوە. حەدیثێکی کەمان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمەتی الجەفا كل الجەفا واتە جۆرێکە لە خەمساردی وەک دەڵێ گرنگی پێنەدان ئیهمالی والكفر والنفاق وهروها جۆرێکە بەشێکە لە کوفر لە نیفاق و دووڕی من سمع مناد الله ينادي هەر کەسێک گوێی لە بانگدەرەکەی بانگی خوا بێ يدعو إلى الفلاح بانگت کا بۆ ئەوەی کە جوابی دەیەوە بەڵام ولا يجيبه بانگت دەکا بانگدەرەکە دەڵێ حي على الفلاح وەرە سەرفرازی وەرە بەختەوەری وەرە بۆ بەهەشت وەرە بۆ ڕزگاری وەرە بۆ هاتنە دەر لە دۆزەق بەڵام جوابی نەدەیەوە بۆیە ئەو جواب نەدانەوەی بانگە کە بەتایبەتی بۆ کەسێک کە لە ناو مزگەوتێدایە یان لە تەنیشتی مزگەوتە ئەو کاتێک کە بانگی دەدا یا جیرانی مزگەوتە ئەو کاتێک کە بانگی دەکرێت خی گەورە بانگی خوا حي على الصلاة وەرە نوێژکە حي على الفلاح وەرە بۆ سەرفرازی بۆ ڕزگاریت لە ئاگر بۆ بەهەشت بەڵام جوابی نەدەیەوە بانگت دەکا بۆ خاتری خۆت بەڵام جوابی نەدەیەوە بۆی هەموو ئەو حاڵەتانە لە بابەتی جەماعەتدا باسی دەکەین بەڵام لێرە هەر بە کورتی ئەو کەسانەی کە دەنگی بانگ دەبیستن و نزیکن لە مزگەوتەکان و لە شوێنی جەماعەتەکان و دەتوانن بە ئاسانی بگەنە مزگەوتەکان هیچ عوزر و بیانوویەکیان نییە بۆ چوونە مزگەوت بێگومان جۆرێکە لە وەک دەڵێ لە خەمساردی و هەروەها جۆرێکە خوا پەناماندا لە نیفاق و دووڕوویی ئەگەر ئینسان ئیستیجابەی نەبێت و وەڵامی بانگی خوای پەروەردیگار نەداتەوە بەو دەنگە زوڵاڵانە و بەو کەلیمە جوانانە و بەو شانەی تەوحید و یەکتاپەرستی و پاشان بۆ خاتری خۆمان و لەبەر قیامەتی خۆمان بانگمان دەکرێت بەڵام خەمساردی بکەین و کەم تەرخەمی بکەین و جوابی بانگەکەی نەدەینەوە بێگومان کارێکی خراپمان کردووە. بۆیە ئیمامی ترمذی دەفەرمێت ئەنەهم قالوا من سمع النداء فلم يجب فلا صلاة له زۆرێک لە دەڵێن پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم هەر کەسێک گوێی لە بانگ بێت و جوابی بانگی نەدایەوە فلا صلاة له نوێژی بەرناکەوێ و جا هێندێک لە عولەما دەفەرمون ئەوە مەبەستی تەغلیظ و وەک دەڵێ سزادانە یعنی ئەجری نوێژەکەی بە کاملی و بە تەواوی دەست ناکەوێ و هێندێکیش دەفەرمون نوێژەکەی ئەسڵەن هەربەر ناکەوێت و واجبەکەی لەسەر لا ناچێت و هێندێکیش دەفەرمون بەڵگەی لەسەر ئەوەی کە واسهێنان لە نوێژی بە جەماعەت و بە کۆمەڵ نەچوونە مزگەوت ڕوخسەت پێدراو نییە مەگەر بۆ کەسێک کە عوزرێکی شەرعی و دیاریکراوی هەبێت لەو عوزرە شەرعیانەی کە شەرع دایناون کە ئینسان دەتوانێت پێی نەچێتە مزگەوت. بۆی ئادابێکی دیکەی گرنگی بانگ وەکو گوتمان پێشتر جوابی بانگ دەینەوە جوابەکە بە زمان ئەوە بۆی خێری بانگ دەرمان بگاتێ و جوابدانەوەیەکی دیکەی کردداری لەو شوێنانەی کە مزگەوتی لێ و جەماعەتی تێدا دەکرێت دەتوانی بگەیە مزگەوت و بیان و عوزرێکی معقوڵت نییە بە کردداری جوابیدەوە بە فعلی جوابیدەوە کە گوتی حەی عەلە سەلا ڕاکە بڕۆ و بەڕێکەوە بۆ ئەوەی ئەو هەموو ئەجر و پاداشت و خێرانت لە قیز نەچن کە لە بانگ و چوونە مزگەوت و گەڕانەوەدا دانراون. خاڵێکی دیکە بابەتێکی دیکە ئەگەر نوێژەکرد لە کاتی خۆیدا نەکرد دواتر دووبارەت کردەوە نوێژەکە یان بە قەڵا نوێژەکە دجێڕایەوە ئایا سنەتە بانگدان و قامەتی بۆ بکەین یان نە بێگومان تەڵان ئەو کەسەی کە دەخەوێت و ئاگای لە کاتی نوێژێک نییە بە خەبەر نایە تا کاتی نوێژەکەی بەسەر دەچێت و ئەو کەسەی نوێژی لەبیر دەچێتەوە نوێژەکەی وەبیر نایەتەوە هەتا
وەک دەڵێ کاتی نوێشەکەی بەسەر دەچێ ڕێگە پێدراوە ئاساییە کە ئەو کاتەی بەخەبەر هات و ئەو کاتەی کە وەبیری هاتەوە بانگ بدا ئەگەر لە شوێنێک بوو تەوان بانگی تێدا نەدرا بوو یا ئەگەر بانگێکی تێدا درابوو هەر بۆ خۆی بەدەنگێکی تۆزێک نزمتر بانگی بدا و هەروەها قامەتیش بکات بۆ نوێژەکەی کە ئەوەش لە چی وەرگیراوە لەو بەسەرهاتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان طبعا لە یەک لە غەزاکان کە گەڕاونەتەوە لە کاتی نوێژی بەیانیدا دیارە هیلاک و ماندوو بوون خەویان لێکەوتووە هەمویان هەتا خۆرهەڵات بەخەبەر نەهاتوون پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد بە بیلال فەرمی بڕۆ بانگدا نەیوت تازە کاتەکەی تێپەڕیوە بەڵام لە شوێنێکی چۆڵ بوون دیارە و هەروەها فەرمووی قامەت کە ئەو جار نوێژیان کرد بۆیە ئەگەر نوێژەکرد لە کاتی خۆیدا نەکرد و بەو بە تایبەتی لە شوێنێک بووی کە بانگی تێدا نەدرابوو سنەتە بانگیش بدەیت با کاتەکەشی تێپەڕی بێت و کاتی نوێژەکەی نەمابێ و بەڵام قامەتکردن بۆ نوێژی فەرز بەبێ گومانی هەر سنەتە ئەگەر نوێژەکەت بە تەنهاش بێت و بە جەماعەتیش نەبێت ئەدی ئەگەر زیاتر لە نوێژێکت فەوتا بوو ویستت دوو نوێژ بەیەکەوە بکەیت یا چەند نوێژێک بەیەکەوە دووبارەکەیەوە ئەوەشیان کاتی خۆی لە غەزوەی خەندەق کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرقاڵی خەندەق لێدان بوون بە دەوری مەدینەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر مەشغەڵەت و ئەو مەترسی کە ڕووی کردبوویە مەدینە فعلا مەترسێکی گەورە چاوەڕێی دەکردن لەبیری کردبوو نوێژی نیوڕۆ عەسر مەغریب هەتا عیشا کە دیارە سەحابەش لەبەرەوەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم پێیان وا بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆڕان نییە لە بیرچوون نییە بە وەحی خوای نوێژەکان تاخیر دەکا نوێژەکانیان نەکردوون هەتا دوای عیشای کە ئەو کات تەبان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێن نوێژەکانیان لەبیر بردینەوە سەرقاڵیان کردین لە ئەنجامدانی نوێژەکان ئەوجار فەرمانی کرد بە بیلال فەرمی بانگدا ئەوجار قامەتی کرد نوێژی نیوڕۆیان کرد دیسان فەرمانی پێکرد بوتی قامەت بکەوە نوێژی عەسریشیان کرد فەرمووی قامەت بکە نوێژی مەغریبیشیان کرد ئەوجار فەرمی قامەت بکە نوێژی عیشاشیان کرد کەواتە لە کاتی چەند نوێژێک بەیەکەوە یەک بانگی دەدەیت بەڵام بۆ هەر نوێژێکی فەرز طبعا قامەتکردنێک سنەتە و بۆ ئەو کەسانەشی کە جەمعی دەکەن دیارە بەبێ گومانی بۆ هەردوو نوێژەکان قامەتکردن سنەتە بۆ ئەو کەسانەی لە سەفەری قەسر و جەمعی دەکەن بۆ هەردوو نوێژەکان قامەتکردن سنەتە بەڵام یەک بانگ طبعا دەدرێ لەو حاڵەتانەدا و لە حاڵەتی لەبیرچوون و لە خەودامانیش کە بە خەبەر هاتی ئەگەر بتەوێ خێرت گاتێ بێگومان ئەگە بانگی بدەیت و قامەتیش بکەی خێرەکەت و پاداشتەکەت زۆرترە بابەتێکی دیکە ئایا ئافرەتان دەتوانن بانگدن و قامەت بکەن ئیبن عومەر خوا لێی ڕازی بێ دەفەرمێت لەیسە عەلە النیساء ئاذان ولا ئیقامە ئیبن عومەر دەفەرمێ ئافرەتان بانگدان و قامەتکردنیان لەسەر نییە چونکە عادەتەن ئافرەتان لەگەڵ پیاوان نوێژە دەکەن تەوان پیا و ئەولاترە بۆی بانگدا کە پیا و بانگیدا تەمەن سنەتەکە بۆ پیا و ئافرەتی جێبەجێ دەبێ قامەتیش دیسان ئافرەت و پیا و ئەسڵەوەی بەیەکەوە جەماعەتی بکەن لە مزگەوتێ لەو حاڵەتەشدا پیا و ئیمامە کە پیا و ئیمامە تەمەن پیاوێکیش قامەتی بۆ دەکا بۆیە دەفەرمێت لەبەرەوەی پیاوان بانگ دەدەن و قامەت دەکەن ئافرەتان لەسەریان نییە بانگدەن و قامەت بکەن نەک دروست نییە لەسەریان نییە و هەروەها ئەنەسی کوڕی مالیک حەسەنی بەسری ئیبن سیرین نەخەعی ثەوری مالیک ئەبو ثەور و کۆمەڵێکی دیکە لە زانایان هەمان ڕەئیانەیە دەفەرمون بانگ و قامەت لەسەر ئافرەتان نییە ئیمامی شافعی و ئیسحاق دەفەرمون ئین ئەدەنە و ئەقامنا فەلا بەسە ئافرەتانیش ئەگەر بانگیاندا بە تایبەتی لەو شوێنانەی کە بەس ئافرەتی لێن و ئافرەت دەنگیان دەبیستێ هیچ کێشەیەکی تێدا نییە وەگەر قامەتیش بکەن هەر ئاساییە و هەروەها ئیمامی ئەحمەد دەفەرمێت ئین فەعەلنە فەلا بەسە وإن لم يفعلن فجائز ئەگەر قامەتیان کرد و بانگیاندا دروستە و ئەگەریش نەیان کرد گوناهیان ناگاتێ
وجراوي توشو لعائشة كذا فرمون أنها كانت تؤذن وتقيم عائشة خوالي رازي بكللنا وآفرتان دبو بانجشي ددا وقامتشي دكرت بانكي ددا وهروها قامتشي دكرت كواتا أجر آفرتان بتنبون دقينا أو نتيجة دقينا أو أنجامة كبلة لو شويلاني كبس آفرتي لين سنة آفرتك بانكدا وآفرتك قامتك وآفرتكش ببيت إمام يانو پیش نوێژیان بۆ بکات بە طبعاً کە ئەوە گومانی تێدانی بەڵام لەو شوێنانێک کە پیا و تێیدا بانگ دەدان و دەنگی پیا و دەبیسترێت پێویست ناکە ئافرەت تێیدا بانگ دادەوە و ئەو شوێنانەی پیا و ئافرەت بەیەکەوە جەماعەتی دەکەن بێگومان طبعاً پیاوان قامەتی دەکەن بەڵام ئەگەر ئافرەتان بەتەنێ بوون بەڵێ هەم بانگ دەدەن هەم قامەت دەکەن و هەمیش بەیەکەوە جەماعەتی دەکەن خاڵێکی دیکە ئەگەر چوویە مزگەوتێک چوویە شوێنێک جەماعەتی بانگی تێدا درابوو قامەتی تێدا کرابوو جەماعەتی تێدا کرابوو بەڵام تۆ دەتەوێت جەماعەتێکی دیکە نوێژێکی دیکەی تێدا بکەیت لەو حاڵەتەشدا طبعاً عولەما دەفەرمون ئەگەر چوویە مزگەوتێک نوێژەکە کرابوو حەز لێبوو بانگدا ڕێگە پێدراوە و حەزش لێبوو قامەتکە بەڵام ئەگەر بانگتدا تەمان بە شێوەیەکی بەرز بانگ مەدە ئەوەکە ئەوانەی کە پێشتر نوێژیان کردووە یا دەنگی بانگیان بیستۆ جویان لە بانگ ببێتەوە و پێیان وا بێ کاتی نوێژێکی دیکەیە بۆی خەڵک لی تێک نەچێت بەڵام تەمان قامەتکردنەکە قسەی تێدا نیە تۆ مادام نوێژەکەی دەکەی قامەتەکەی هەردەبێ بکەی وەکو سوننەت تەوان وەکو واجبنا بەڵام بانگدانەکە بە حەزی خۆتە دەکرێت دووبارەیەکەوە دەکرێت دووبارەینەکەیەوە بەڵام بانگدانەکەی وەکو گوتمان بەبێ یعنی بە دەنگێکی نزم دەیکەی کە هەر خۆت و ئەوەندە کەسانەی لەگەڵتن دەنگەکە ببیستن ئەگەر بتەوێت خێرەکەت گاتێ و سونەتەکەی جێبەجێکەی ئەگەریش بانگکردنەدا هەر ئاساییە قامەتیش تۆمادام نوێژەکەت لە نوێژی جەماعەتی پێشووتر ژایە و جەماعەتەکەت جەماعەتێکی دیکێ بێگومان قامەتەکەی دەکەی و هیچ ئیشکالێکی تێدانە خاڵێکی دیکە طبعاً بابەتێکی دیکە ئایا لە بینی قامەت و نوێژدا قسەکردن ڕێگە پێدراوە بەڵێ عولەما دەفەرمون ئەگەر قامەت کراو و هەستای ڕاوەستای بۆ نوێژکردن لە بینی بانگ و قامەتدا قسەکردن ئاساییە و ئیعتیادیە بۆیە ئەگەر قامەت تەواو بوو بە نمونە ئیمامێک کۆمەڵێک جاری وهەیە ڕێنمونی دەدا بە مەئمومەکان مادام قامەت کراوە پێویست ناکە جارێکی دیکە قامەتەکە دووبارە بکرێتەوە بۆیە دەفەرمون ئەگەر نێوانی قامەتکردن و نوێژەکە نێوان و مەسافەیەکی زۆرش بوو قسەی زۆریشی کەوتنە ناوێت لەو حاڵەتەشدا طبعاً دووبارەکردنەوەی قامەتەکەی هەر سنت نییە و هەر پێویست نییە أنسي كري مالك دفرميت أقيمت الصلاة والنبي صلى الله عليه وسلم يناجي رجلا في جانب المسجد فما قام إلى الصلاة حتى نام القوم جارك يعني قامت نوێژەکرا طبعاً کەساویان بە پێغەمبەر کەوتە صلى الله عليه وسلم قامەتیان کردو بەڵام لە ڕێگادا پێغەمبەر دەکەوێتە صلى الله عليه وسلم گفتوگۆ لەگەڵ پیاوێک زۆری پێدەچێت هەندێک لەوانەی کە لە مزگەوتێدا بوون یعنی خەویشیان لێ دەکەوێت بەڵام دواتر کە پێغەمبەر صلى الله عليه وسلم قامەتەکە کراوە بۆ قامەتەکەی دووبارە ناکەنەوە خاڵێکی دیکە طبعاً ئەگەر وەکو گوتمان چۆن ئەگەر لە شوێنێک ئیمامێکی ڕسمی هەبوو طبعاً باشتر وایە ئیمامە ڕسمیەکە طبعاً ئیمامەتی بکە و بەبێ مۆڵەتی ئەو طبعاً ڕێگە پێدراوە نییە هیچ کەسێکی دیکە ئیمامەت بکە بۆیە ئەوە یەکێکە لە ئادابەکان و چاک وایە ئیمامە بەڕێزەکان لە مزگەوتەکاندا جێنشینەکانی خۆیان و وەجێگرەوەکانی خۆیان دیاریکەن بۆ خەڵکی و لە خەڵکی تێگەێنن لە خەڵکی حاڵیکەن کە ئەگەر من حازر نەبوو من ئامادە نەبوو من دواکەوتم فڵانە کەسە ئیمان بێ
خۆ بە تایبەتی طبعاً ئەو کاتێک کە ئیمامەکە لەوەیە ئیمامەکە حازرە طبعاً لە حازربوونی ئیمامیدا هیچ کەسێکی دیکە بۆی نییە بچێتە پێشەوە ئیمامەتی بکات مەگەر ئیمامەکە خۆی فەرموویکە خۆی ئیمامەکە ئیزنی بداوی باخاتە پێشێ و لەو حاڵەتانەشدا کە ئیمام لەوێ نییە ئەو بۆ ئەو حاڵەتەیە طبعاً چاکتر وایە ئیمام لە مزگەوتەکەدا بزانێت چێ گونجاوە چێ ئیمامەت دەزانێت چێ فاتحا و نوێژی دروستە و ڕەوانە ئیمام تەعینی ئیمامەکانی جێگرەوەی خۆی بکە نەک بە حەز و ئارەزوو کە بەداخەوە زۆر جار بەڕاستی خەڵکانێکی ناشارەزا ئیمامەتی دەکەن لە کاتێکدا لە ناو مەئمومەکاندا خەڵکێکی زۆر شارەزاتر هەیە لە تەعینکردن و دیاریکردنی ئیمامدا دەبێت پێوەرەکە شارەزایی بێت لە دین و لە ئەحکام و وەک دەڵێ یاسا و ڕێساکانی ئیمامەت کە دەنگخۆشی بە تەنها کیفایەت نییە کە بەداخەوە تەبان ئەوە بۆ تا حاڵەت و دیارەدا لە زۆرەی لە مزگەوتەکاندا منافەسە لەگەڵ ئیمامی ڕسمی مزگەوتەکەشدا دەکرێت و وەک دەڵێ جاری وا هەیە ناچار و ئیحراج دەکرێت ئیمامە ڕسمیەکە کە ئیمامەتی نەکە بیدا بە کەسێک کە نیسبەتێک دەنگی خۆش لەو حاڵەتانەدا تەبان دەنگخۆشی بەهرەیەکی خوای پەروەردیگار بەڵام هەموو شتێک نییە ئەگەر ئیمام خۆی ڕازی بێت و خۆی حەزی لێ بێت و خۆی پێشی خا ئاسایی و طبیعیە طبعاً جێگا بکەیەوە و وەک دەڵێ مەجال بدەی خەڵکی دیکە فێری ئیمامەت ببێ بەڵام کاتێک کە ئیمامەکە وەک دەڵێ شارەزاترە حاڵی ترە خوێندەواترە ئەحکامی ئیمامەت زۆرتر دەزانێت کە ئیمامەتی بەرپرسیارەتە بە دەنگخۆشی بەدەنێتەوە نابێ یان هەیە دەنگی خۆشە بەڵام قورئانی ڕەوان نییە دەنگی خۆشە بەڵام فاتحای ڕەوان نییە دەنگی خۆشە بە تایبەتی جاری وایە هێندە قورئانی دەخوێنێت و هێندە لە نوێژێدا دەمێنێتەوە نوێژ خوێنەکانی بێزار دەکات مراعاتی خەڵکی پەککەوتە و داما و ناکە لەو حاڵەتانەدا بێگومان باش نییە و چاکنیە کێبەرکیە لەگەڵ ئیمامدا بکرێت لەسەر ئەساسی دەنگخۆشی و ئەوانە ئیمامەتی بەرپرسیارەتیە و زۆریش پەیوەندی بە دەنگخۆشیەوە نییە ئەگەر شارەزا بێ و دەنگت خۆش بێ باشە بەڵام دەنگخۆشی بەتەنێک گرنگ نییە گرنگ تەوان فاتحا و قورئان ڕەوانبوون و جوان خوێندنەوە و پاشان شارەزابوون لە ئەحکامی ئیمامەت بۆ چۆنیەتی ڕاستکردنەوەی هەڵەکان و مەرج و واجباتەکانی نوێژ بزانێ ئەگەر هەڵەی کرد و ناتەواوی کرد چۆن چاکیان دەکاتەوە کە ئەو حاڵەتی وەک دەڵێ پێوەرە دەنگخۆشیە و کردن بە دەرەجە یەکەم و قیاس بێگومان ئەوە لە شوێنی خۆی نییە و لە جێگای خۆی نییە بینەوە سەر ئەسڵی مەبەستەکەمان ئەگەر لە مزگەوتێکیشدا بانگدەرێکی ڕسمی هەبوو بانگدەرێکی ڕسمی وەکو گوتمان حکومەت تەعینی کرد بوو میهنەکەی بانگبێژی بوو یان ئەوە تا لە گەڕەک و لە مزگەوتدا خەڵک ڕێککەوت بوون لەسەر ئەوەی کە بانگبێژ و بانگدەرەکانی ئەو مزگەوتە با فڵان و فڵان بن ئەوانەی کە تەعین دەکرێن و دیاری دەکرێن بۆ بانگبێژ بێگومان ئەگەر بانگیان ڕەوان بێت و دەنگیان مناسب بێت بەبێ ئیزنی ئەوان بەبێ ئیجازەی بانگدەرەکان بانگدەرە ڕسمیەکان جاوەکو گوتم حکومەت تەعینی کردوون یا خەڵک دیاری کردوونە مەرز نییە بانگدەر معاش خۆریش بێتەوانە کرد بەبێ معاشی بانگدا بێگومان ئەجرەکەی زۆرترە مادام بانگدەرەکە وەک دەڵێ کێشەی نییە و گرفتی نییە و وە دیاری کراوە بەبێ ئیزنی بانگدەرەکە کەسێکی دیکە بانگ نەدا باشە بەڵام بانگدەرەکە وا چاکە وا باشە ئەگەر کەسی لە خۆی دەنگخۆشتری بینی بێگومان جێگایان بۆ بکاتەوە و ئەگەر زانی بانگی غەڵەتە کەسێکی دیکەی بانگڕەوانتری لێ جێگای بۆ بکاتەوە و ئەگەر زانی بانگەکەی ڕەوان نییە بانگەکەی خۆی چاکە ئەگەر زانی دەنگی خۆش نییە و خەڵک حەزی لە دەنگی نییە بێگومان لەو حاڵەتانەشدا بانگ نەدا باشە بەڵام ئەگەر بانگدەرێک گرفتی دەنگی نەبێت ینی گرفتی ڕەوانی و غەڵەتی بانگی نەبێت و دیاریش کرابێ بۆ بانگدان بێگومان ئەو ئەولاترە و لە پێشترە بەبێ مۆڵەتی ئەو بەبێ ئیجازەی ئەو کەس بانگ نەدا چاکە هێندێکی دیکە تەوان خاڵێکی دیکە کە ئەوە لە کنێمە کەمترە بەڵام هەندێک شت هەیە لە بانگیدا زیادکراون کە بەشێک نین لە بانگ لەوانە لە هێندێک شوێن لە زیاتی بڵێن ئەشهەدو ئەن محەممەدە ڕەسوول الله ئەشهەدو ئەن سەییدەنا محەممەدە ڕەسوول الله بێگومان ئەوە لە بانگدان دا نییە
بانگدان شهادة هێنانەکەی ئەشهد أن محمد رسول الله محمد بەبێ سەید و ئەوانە بەکار هاتووە و بەو شێوازە لای پێغمبەرەکە بەکار هاتووە پێغمبەر صلی الله عليه وسلم تەصدیقی ئەو بانگەی کردووە بە نیەتی ڕێزلێنانیش ئەو کەلیمەیە زیادکردن بۆ بانگی ڕێگە پێدرا نییە یان ئەوەی کە دەگوتر أشهد أن محمدا عبده ورسوله رضيت بالله ربا وبالإسلام دينا لهندك وڵات و لهندك جێگانیشدا بۆ تا عرف و عادەت ئەو رضيت بالله ربا وبالإسلام دينني لەگەڵ دەڵێن ئەوە شەر بەشێک نییە لە بانگ خاڵێکی دیکە طبعا لە بانگداندا بەڵێ بانگدان بە لەحنی خۆش و بەدەنگی خۆش ڕێگە پێدراوە بەڵام بە بیانووی دەنگخۆشی لەحن و ئاوازێک بۆ بانگدانەی کە لە وەک دەڵێ شێوازی خوێندنەوەی بانگەکە و مانای کەلیمەکان و فیتەکان گۆڕانکاری بەسەردابێنێ بێگومان ئەو جۆرە دەنگخۆشی و وەک دەڵێ مۆسیقا بۆ دروستکردن و ئاواز بۆ دروستکردنانەش ڕێگە پێدراو نین چاکترین بانک وەک دەڵێ باشترین بانک ئەو بانگەیە کە کات خۆی بیلال گوتوێتی کە وەکو گوتمان کەلیمەکانی بەیەکەوە گوتووە الله ئەکبەر یەک شەکانی گوتوون بەڵام بەو مەقاماتانش مەقاماتی حیجازە نازانم مەقاماتی دەنگخۆشیانەی کە ڕێگە پێدراون و معنای وشەکان ناگۆڕن بێگومان ئەوانش وەکو جوانکاری و وەک دەڵێ خۆشکردنی ئاوازەکەی بەکار بهێندرن ڕێگە پێدراون خاڵێکی دیکە تەوان کە لەگەڵ بانگدا یعنی کرابوو یا کراوەتە پێشەکی بانگ سەڵای پێش نوێژی بەیانیان بەر جۆرێک لە سەڵاواتەکان بیا تەسبیحات و سوبحان اللهەکان بێ ئەوانش بەشێک نین لە بانگ و پەیوەست نین بە بانگ وەکو سنەت و وەکو بانگ ئەگەر بکرێنە سنەت بێگومان شتێکی باش نییە و شتێکی چاک نییە خاڵێکی دیکە کە ئەوەش لەکن لە هەندێک شوێن ئێستاش هەرماوە دوای بانگ بەدەنگی بەرز تەبەن سەڵەوات لەسەر پێغمبەر لێ دەدرێت صلی الله عليه وسلم جگە لە بانگ سەڵەواتیش دەگوترێ بێگومان ئەوەشیان هەر بانگ نییە و سنەت نییە و خاڵێکی دیکە طبعا ئەوەی کە دوای بانگ فاتحادا دەدرێ بۆ ڕوحی بیلالی عەبەشی و فلان و فلان و ئەوەش دیسان بەشێک نییە لە بانگ و کردنی سنەت نییە ئەوانە کۆمەڵێک ئادابی بانگ و قامەت بوون کە بەبێ گومانی بانگ و قامەت پێشەکی نوێژن کە لە دەرسەکانی داهاتوودا پشتیوان بەخوای پەروەردگار دەچینە سەر ئەسڵی نوێژ و مەرج و واجبات و ڕوکنەکانی پشتیوان بەخوای پەروەردگار صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين